سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەرینم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەشەکەین باس لەو حاڵەتانە دەکەین کە جگە لەوەی تووشی کۆڕۆنا بوون ئەم نەخۆشیە وای لێ کردووە کە نیشانەی تریان هەبێ تایبەت بە ئۆرگانەکانی تری وەکو گورچیلەکان وەکو دڵ وەکو ئەو ئۆرگانانەی تر کە چەندین جار پرسیاری لێوە دەکرێت هەروەها باس لە ڕێگاکانی پابند بوون دەکەین کە ئێمە هەمیشە جۆمان لێ دەبێ پابندین یان پابند دەبین بابزانین تا چەند پابندە هاوڵاتیانی خۆمان و ڕێگاکانی پابند بوون چییە؟ بەڵام سەرەتا بابزانین دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت؟ دە توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەولێر چاک بوونەوە و دوو کەسی دیکەش لە پارێزگای دوهۆک تووشی ڤایرەسەکە بوون. هەزار و 268 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و 28 کەسی دیکەش بە ڤایرەسەکە گیانیان لەدەستدا. چین دەستی کرد بە دروستکردنی ڤاکسینی دژی کۆڕۆنا و ئوسترالیاش تاوەکو مانگی سێپتەمبەر 2 ملیار دەرمانی ڤاکسینی ڤایرەسەکە بەرهەم دەهێنێت. دە توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەولێر چاک بوونەوە و دوو کەسی دیکەش لە پارێزگای دوهۆک تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر ڕای دەگەێنێت دە توشبووی ڤایرەسی کۆڕۆنا دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی بە تەواوی چاک بوونەوە و باری تەندروستیان تەواو جێگیر بۆتەوە و بڕیاردرا بنێردرێنەوە ماڵەوە. کۆی گشتی چاکبووەکان لە پارێزگای هەولێر گەیشتە 243 کەس هاوکات وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاشی دەگەێنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان دوو توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا لە پارێزگای دوهۆک دەستنیشان کران کە دوو ئافرەتی تەمەند 48 و 44 ساڵن و ئەوان بەرکەوتەی توشبووانی پێشوون و لە کوارانتین بوون. تا ئێستا 1224 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوو و لەو ژمارەیەش 24 کەس گیانیان لەدەستداوە و 458 توشبووش چاک بوونەتەوە. خۆشەویستانی کێک لەو کەسانی کە چاک بوونەتەوە هەر ئەم شەو لە میانەی گفتوگۆکانمان هەوڵ دەدەین ڕاستەوخۆبی دوێنین و باسی گەشتی خۆی بکات لەگەڵ هەر لە سەرەتایی توشبوونیەوە تاوەکو کە لەخوا بەزیابێ ئەمڕۆ ژمارەیەکیان لە شاری هەولێر دەرچووە کە تێستەکانیان نێگەتەوە و دەڕۆنەوە بۆ ماڵەوە. دەچینە بەغدا 1268 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و 28 کەسی دیکەش بە ڤایرەسەکە گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ڕای دەگەیەنێ کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 1268 کەسی دیکە تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون کە زیاتر لە نیوەی ئەو ژمارەیە لە شاری بەغدا تۆمار کراوە. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆش کردووە کە 28 کەسی دیکە لە ماوەی ئەم 24 کاتژمێرەیە گیانیان لەدەستداوە و 282 توشبووش چاک بوونەتەوە. ئێستا کۆی گشتی توشبووانی کۆڕۆنا لە عێراق گەیشتە 12366 کەس و تا ئێستاش 346 کەس گیانیان لەدەستداوە و 5186 کەسیش چاک بوونەتەوە. دەچینە لای داتاکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان گرنگی پێشکەشکردنی داتاکان لە چوارچێوەی بەرنامەی کۆڤید-19 تەنها بۆ ئەوەیە ئێوەی خۆشەویست بزانن ئەم بارودۆخی ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە کوێ و بۆ پشت بەستن بەو زانیاریانش کە ئەمە زانیاریەکی فەرمیە لە فەرمانگەی میدیا و زانیاری ڕۆژانە ئەپدەیت دەکرێتەوە توانین بڵین سات بە سات ئەپدەیت دەکرێتەوە وە کۆی توشبووانمان پێ دەڵێ ئێستا لە سەرجەم هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرەسەوە ئێستا گەیشتۆتە 1224 کەس ئەم ژمارەیە لە سەرەتاوە بووە 458 کەسیان چاک بوونێتەوە بەڵام بەداخۆ 24 کەسمان گیانی لەدەستداوە کە دەتوانین بڵین ئەم 24 کەسە 90 هی ئەم چەند ڕۆژەیان بڵین ئەم دوو هەفتەی ئەخیرەکە بەڕاستی لێشاوەکە زۆر بەتوندی دەستی پێکردەوە جینا ئێمە لە مانگی 3 و 4 و هەتا ناوەڕاستی پێنجیش ڕێژەی گیان لەدەستدان تەنها 5 کەس بوو یان 6 کەس بوو ینی حاڵەتەکانی گیان لەدەستدان زۆر کەم بوو بەڵام ئێستا لەبەرەوەی ژمارەکە زیادی کردو هەر کاتێک ژمارەی توشبوون زیاد بکە ئەمە مەسلەیەکی زانستی ئەمە کێرڤێکی پەتازانیە ئەگەری گیان لەدەستان
زیاترە بێ هەتاوەکو دەگەینە ئەو ڕێکار و ئەو شوێنە ئەو ڕێوشێنانی کە پێمان دەڵێ چۆن بتوانین جانیان سەلامت بێ ئەوانی کە توش دەبن هەرچەندە تاوەکو ئێستا دنیای پزیشکی لە سەررجەم جیهاندا نەیانتوانیوە بگەنە ئەو ڕادێ ئێستا لە نەخۆشخانەکان 1942 کەس خەریکی ینی داخل بوون و وەرخەریکی وەرگرتنی چارەسەرن وەکو ئاماژەشمان پێکرد دوو توشبوونیە کە لە پارێزگای دهۆک بوو ئەمە نەخشەی هەرێمی کوردستانە هەر چوار پارێزگاکەی لە هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆک پێگومان هەر یەکەشیان زانیاری تایبەت بەخۆی هەیە ئەگەر لێرە زۆر بچووک دیار نەبێت تا ئێستا لە دهۆک توشبووان 102 کەسە و توشبووانی ئێستا 76 کەس لە ناو نەخۆشخانەکان بە گوێرەی ڕۆژیش ئەمڕۆ وەکوتمان 2 کەس لێ بوو 26 کەسیش چارەسەکراون خۆشبەختانە لەو پارێزگایە هیچ حاڵەتێکی گیان لە دەستدان نییە ئەگەر ئێمە بمانوێ زیاتر وازەحەکەین بۆ نمونای هەولێر باس بکەین ئەمە ژمارەکانی هەولێرە ئەوە پارێزگای هەولێر کە بێگومان لە شێوازەکەی ینی دیارە کە چەند قەزا و ناحەیەکی تەنانەت سنووری و ئەوانە ژەگرێتەوە ژمارەی توشبووان وەکو ئاماژەمان پێکرد تا ئێستا لەم پارێزگایە 372 کەسە 243یان چارەسەر کراون بێگومان دە کەسی کە ئەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ حاڵەتەکانیان باش بۆتەوە 125 کەس ئێستا لە ناو نەخۆشخانەکانن لۆدێکی زۆرە پشکنینێکی زۆر دەکرێت لەم پارێزگایە تاقیگە بەردەوامن 24 کاتژمێر کە ئێمە ئیشەڵا لە یەکێک لە بەرنمەکانی کۆڤید 19 بۆتان چی دەکەینەوە چۆن پشکنینەکە دەکرێت و ئەو سەربازە و نانەی کە لەوێ خەریکن خەریکی شیکردنەوەی ئەو سامپلانن کە بە لێشا و ڕۆژانە بەداخەوە لەگەڵ بارودۆخی ئێستا بۆیانەچێ ئەوەتان بۆ باسەکەین بەڵام ئەو پارێزگای هەرێم کە زۆرترین فشاری ئەم نەخۆشیی لەسەرە و بەداخەوە ینی ئەوەی کە ئێمە لە ڕاگەاندنەکان لە هاوکاران و هاوپیشەکانمان لە بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و جۆمان لێ دەبێ یعنی بەڕاستی هەر ژمارەکە خۆی ژمارەیەکی ترسناکە ئەگەر هاتوو هاوڵاتیان پابند نەبن ئەو ژمارەیە زۆر زیاتر دەبێ کە لەوانەیە لێکدانەوەیکی زانستی پێمان بڵێ ئەنی بەڵام بەڕاستی ئێمە لە مەترسی ژمارەکە یان لە ترسناکی ژمارەکە زۆر جار حەزمان لێ نییە باسی بکەین ئەجینا هەر کەسێک لەو کەسانی کە توش بوون ئەگەر هاتوو زوو پشکنین نەکایان ئەگەر نیشانەکانی هەبێت نەچێ یان بەردەوام بێت لە تێکەڵبوونی کەس دەرێ لەوانێ بە 20 مەرحەلە عددێکی زۆر زیاتر لەوەی کە تەسەور دەکرێت ینی ژمارەیەکی زۆر ترسناکە و لەوانەیە لە یەک کەسەوە هەتا 900 کەسیش ئەم بیدابی بە شێوەیەکی بڵین جاڵجاڵۆکەی بڵاو بێتەوە هەموو کەسەکانی تر بگرێت بۆ گرنگە کە ئێستا ئێمە هەمومان ئاگامان لە خۆمان بێ لەم پارێزگای تا ئێستا 725 کەس توش بووە 167یان چارەسەرکراون ئەو کوتم باقیەکەی تری ناو نەخۆشخانەیە و بەرزترین ڕێژەی گیان لە دەستدانیش لەوەیە چکە ها دووبارە تاکید لەو قسەی دەکەینەوە چەند ژمارە توشبووان زۆر بێ گیان لە دەستدان زۆرە بێ بۆیە ئەمە لێکدانەوەیکی زانستیە معنای ئەوە نییە بڵین ئەوەی کە لە بیدایەتەوە بۆ ئەو کاتە خەڵک نەدەمردن ئێستا خەڵک دەمرێ جوابەکە ئەوەیە بۆ ئەو بەڕێزانەی و پرسیارە دەکەن هەتا ژمارەی توشبوون زۆر بێ گرنجیدان و کوشەوانی پێشوش دکتۆرەڤاڵ باسی کرد گرنجیدان کەمتر بێتەوە چکە ژمارەکە زۆرترە بێتەوە فریاناکەوی بە هەمان ئەوە بی لەوانەیە ئەمە یەک لە هۆکارەکان بێ هۆکارەکەی تریشەوەی و کووتمان ژمارە زۆری واتە ئەگەری مردن زیاتر دەکات پارێزگای هەڵەبجەش ئێستا حاڵی حاضر سێ نەخۆشی هەیە لەناو ئەو نەخۆشخانەی هیوادارین ئەمانیش تەندروستیان باش بێ و هیوادارین هەموو نەخۆشەکانی هەرێمی کوردستان تەندروستیان ڕۆژ بە ڕۆژ باش بێ پارێزگای هەڵەبجە لەسەر سنووری ئێران کە ئەمە مەترسیێکی لەوانەیە تایبەتمەندی بداتە ئەو پارێزگایە کە لە سێ لاوە بە سنوورەکانی بە ئێران و هیوادارم هاوڵاتیان نێوەکو تا ئێستا چۆن ژمارەی توشبووان کەمە هیوادارم هەمیشە پابندن خۆشەویستان وەکو ئاماژەم پێکرد ئەمڕۆ لەگەڵ دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان باس لەوە دەکەین کە ئەگەر هاتوو یەکێک تووشی کۆڕۆنا بوو تەنها ئایا بەس هۆکە و لەی گەرمی و ئەو شتانەیە یان ئەگەری ئەوەی هەیە ئەزیەتی ئۆرگانێکی تری بدا بۆ نیشانەی زیاتری لێ دەکەوێت کە ئەمەش مەترسی زیاتری گیان لە دەستان زیاترەکە ئەم کاتتان باش دکتۆر شێروان باش سپاس با بۆ دەست پێ بکەین چۆن ئەگەری ئەوەی هەیە کە کۆڕۆنا جگە لە سیەکانمان ئازێتێکی تر ینی شوێنێکی تر ئازێت بدا یان بڵین بە شێوازێکی تریش ئەگەری هەیە دەرکەوێت بەڵێ زۆر سپاس خۆی گرنگە بۆ بینەران
و بۆ هاوڵاتی بزانیتنکەوە نیشانەی ئەو نەخۆشیە کە حتا ئێستاش ژمارە 1,000 زۆر توێژینەوە لەسەر دەکرێتن لە هەموو دنیا گرنگە بزان نیشانەکانی بەس ئەو نیشانانە نییە کەەوە نیشانە باوەکانە وەکو کۆخا وەکو تەنگە نەفەسی وەکو تا و تەنها لە کۆ ئەندامی هەناسەی ناداتن زۆر گرنگە بزانیت هۆکارەکە چێ گرنگە بزانیتم یەکەمیان ئەگەر هاتوو هەندێک کێشێریەکەی هەبوو بۆ نمونە لەوانەیە کێشەکەی زگچوون بیتن لەوانەیە ژانە زگەک بیتن لەوانەیە هەندێک شتی ئاسایی لە لەشی پەیداری بۆ نمونە دیسان وکۆوانی کە نەخۆشەکان بەخۆشیان باسییان کرد هەست بە ئازارێکی 1,000 زۆر هەست بە بێتاقەتێش 1,000 زۆر واتە نیشانەکان لەوانەیە لە ماسوکە لەو شتانە ئەوبی گرنگە بزانیتە نیشانەی سیستمیت کە جیا لە سیستمی هەناسەدان لەوانەیە یەک لە نیشانەکانی توشبوون بی بە نەخۆشی کۆڤید-19 ئەو زۆر گرنگە بزانیتم دووش بۆچی گرنگە بزانیتن چونکو پێشتر کە دەیانگوت مەسەلەن فلان کەس بە داخەوە بە نەخۆشی کۆڤید-19 مردووە هۆکارەکە کۆڕۆنە بووە دەیانگوت نەخێر ئەمە دەزانین ئەوە نەخۆشیەکە بۆ نمونە زگچوونێک بووە گورچیلەکانی بووە ئێستا نیشانەیەکی وای هەبووە کە سەوریان نەکردووە ئەوە پێمان دەڵێتن لەوانەیە ئەو شخصا گورچیلە بیتن نەخۆشەکەی گورچیلە بی ئی دڵی بی ئی خوێنمەیم بیتن ئی دەمارەکان بیچن بابنێن بەڵام بە دڵنیاییەوە کاریگەری کۆڕۆنەیە و کە درێن بە دڵنیاییەوە ئەو قسە ئیمە نییە کە چەندین توێژنەوە ئێستا کرایە کە لەگەری بڕۆ لەگە توێژنەکان دەبینی باز دەکا بە وردی بازەکە چۆن کاریگەری هەیە لە ساونەوەجەوە یعنی هۆکاری مردنمان بۆ ئاشکرا دەکا هۆکارشکەش ئەوەیە ئەگە ئەتوو ئەو نیشانانەت هەبوو دەبی یەک وەکو هاوڵاتی گومانت دەخۆتەبی کە یەک لە ئەگەرەکان ئەوەیە کۆڕۆنەبی دوو وەکو دکتۆر کە ئەم ئێستا بەرەندان شتیمە نەخۆشێتە لام مەرج نییە تەنها کۆخە و تا و تەنگە نەفەسەکە گومانم هەبی کەەوە کۆڕۆنەیە لەوانەیە کلینیکەکە بۆ مەبەستێکی تر هاتبێ و بە تایبەتی ئەو کەسانی کەەوە ینی جاری یەکەمیان دووەم دەبینی چارەسەرەکە ئەنجامی باشی نابی ینی ئەو چارەسەرکە دێدەیە لەو کاتە گومانمان دەکەوتە سەرکە لەوانەیە کۆڕۆنە بیتن بە تایبەتی کە ئێستا زۆر بڵاوە بەداخەوە دکتۆر هەڤاڵ لەسەر بینینی ئەو نەخۆشانی کە نیشانەی تریان هەیە بە تایبەتی وانەی کە لای ئێوە داخڵ کرابوون و دەتبینی سەن گرنگترین ئەو نیشانانە چ بوو کە لەناو کۆمەڵگەی ئێمە زیاتر بێجگەل لە مەسلەی کۆکە و تاو ئەو شێوازە جیاجیانە بەڵێ ئەوەی کاکتۆر باسی کرد ینی وەکو ژمارەی کۆندامی تر لەش لەوانەیە لەژێر کاریگەری ڤایرۆسی کۆڕۆنا نیشانێتە دەربکەوتن ئەو نەخۆشانی کە ئەمن دیتیتم بەڕاست لە چ ئەوانی کە لە مانجی سێوچاری نەخۆشانی پێشمەرگە چ ئەوانی ئێستاشکە لەگەڵ هاوکارانم لە هەردوو لای نەخۆشانی ئیماڕاتیش دابینین کۆندامی هەرز وەکو سکچوون وەکو هێڵن زڕشانەوە و ئازاری سک ئەوە باوە تا ڕادێک لەناو نەخۆشەکان ئەوەی کە کاکتۆر باسی کرد کۆندامی هەناسە جگە لە کۆخە و ئەوانی کە باوە بەڵام نەمانی تام و بۆن ئەوەش چەندی نەخۆش هەبووە کە تام و بۆنەوەش لە هەموو جیهان باوە پێی توێژینەوەکان تام و بۆنیان نەبووە ئازاری ماسولکۆ بێتاقەتی بەشێکی زۆر لە نەخۆشەکان بەڕاستی ئازاری ماسوکیان هەیە و تاوا بێتاقەت دەبن ینی هەندێکیان کە پێی دەرێ دکتۆر شەوان زۆر زار بە زەحمەت دەتوانم خۆم بسڕم لەبەر ئازاری ماسوولەکان مەسلەی هەتا هەندێک ئەندامی تر مەسەرەن دڵ جگەر گورچیلا و پێست چەندین بەتابەت لە منداڵان دوو نەخۆشم دیتە کە نیشانەکانی پێستان لێ دەرچووە چیان لێ یەک لەوانە نیشانەکان وەکو ئەوەی بوو کە مێکوتەی گرتی بیتن کە لەوە لە پاشەوەی کە خوێنمەوە لە لێکۆڵنەوە جیهانیەکانیش باز دەکاتن یەکیشتریشیان وەکو سوتانەوە و خوران لە پەنجەکانی پێی هەبوو کەەوەش بە هەمان شێوە پاشەوەی کە دراسەمان حاڵەتێک هەبوو لە ئاسیا وێنەکەی لە سوۆسیال میدیا زۆر بڵاو بووەوە بزانام هەر پزیشکیش بوو کە تووشی حاڵەتەکە بوو لەسەر مەسلەی پێست پیشانیدا بوو کە ڕەنگی پێستیان گۆڕا ئەوە هی ئەو دەرمانانەیە کە بەکار هاتووە بۆ چارەسەری کۆڕۆناکە یان فعلەن لە هەندێک کەسا لەوانەیە ئەم دەرکەوتنەش هەبێ هەرچەندە ینی من بەڕاستی لێکدانەوەیکی زانستی بەس ئەوانەی کە من زانیم دەڵێ بەرەبەرە لەگەڵ چاکبوونەوە ڕەنگی
پێستی خەریکە دەگەڕێتەوە سەر ئاسایی خۆی. هەتا یەک لە ئەندامە گرنگەکان کە دوایش پرسیارش تایبەت بەوە هەیە بەڕاستی وەکو پسپۆڕی جەنابەت کۆندامی میز و گورچیلەکان یەک لە نەخۆشەکان کە سەردانی پزیشکی کردبوو ئەوە لە مانژی چار لە وەجبە یەکەم با بڵێن لەبەر ئازار و هاوکردنی نیشانەکانی ئازار و هاوکردنی گورچلێ هەبووە تەنها لەبەر ئەوە چوتە لای پزیشک دواتە دەرچووە کە فەحسیان بۆ ناردیە بەڵام تای لەگەر بووە بەرزبوونە پلیگەرملەشی لەگەر بووە کە فەحسیان بۆ ناردیە کۆڕۆنا دەرچووە لەبەرەوە فعلن یعنی ئەوە ینی کەواتە بە شێوەیەکی گشتی ئەمە گەر بۆی نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی هەموو کەسێک ئەگەر نیشانێکی هەبێ وا حەز بکە کە تووشی کۆرۆنا بۆ زیاتر پزیشکانە بێت تۆزێ وەکو چۆن لە تریشۆڵیان نزمتر بێ بۆ ئەوەی کە بیر لە کۆڕۆنا بکەنەوە لەم سەردەمەیە ینی بێتانوانی ئەنی تۆ سەمەسەل نەخۆشێک بێتە لای تۆ دائیمەن مەسلەی کۆڕۆنا لە مێشکتایە کە ئەگەری کاکتۆر بە دوو جۆر دەبی بەبیرت بیتن یەکەم بیکەنە یاسا ئێمەی دکتۆر و هاوڵاتی ئەوەی بەرامبەرم کۆڕۆنی هەیە ئینگلیز دەرێ ئەنتل پروف ئەدەروایز هەتا ئەو ساتەی دەیسلمێنی کەنیتی واتە ئەوی بەرامبەرم کە نەخۆش دێتە ژۆرێ بابرێ مرافقی دێتە ژۆرێ لە جادا لە دائیرەکان لە هەموو شوێنێک ئەوی بەرامبەرم دەیبینم لە ماڵەوە لە داوەتەکان کۆڕۆنەی هەیە هەتا دەیسلمێنی کەنیتی ئەو یەک و بەخۆشم هەیتم ئەوە هەتا دەیسلمێن کەنیتم ئەو یەک دووەمینیش کامە باز دەکەن ئەو نیشانانە مانیاوەنی ئێستا ئەو بینەرێک کە ئێستا گوێ لەمەیە تەمەشایمە دەکاتن بڵێ وڵا ئەمش ئێرەم دێشی ئەمنیش مەسەن کەمە گژانە زگمێ دەبی کۆڕۆنە بی نەخێر بەڵام لای ئاسایی بیتن کە لەوانەیە ئەو نیشانەش نیشانەی ینی بابرێن کۆڕۆنە بیتن وەلای پزیشکانش کە بەڕاستی ئەم لێرە دەرێم ئەو دکتۆران لە کوردستان هیتمان هیچیان کەمتر نییە لە باشترین دکتۆرەکانی جیهان ئەگە باشترژ نەبن ئەوان لە من لەوانەیە زۆر زیاتری شارەزانەکەەوە نیشانەکان دروست دەبیتن و تەنها ئیکۆ ئەندامی هەناسەی نییە بۆیە ڕاستە ئەمە دەبیتن تەنها کۆخەوتا و تەنگە نەفەسی وەرنەگرین وەکو بڵێن ئاتەوا ئەو سێکسکەم هەیە ئەوە کۆڕۆنەیە ئەوەی نەبوو ئیتر کۆڕۆنا بەڵێ ئەتا دەست نیشانکردن و دیاریکردنی نەخۆشەکەمان ڕێژەکە زیاتر بی ئەنجامەکان باشتر بیگەینێ و ئەوەش یارمەتی ئەوەی داتن ئەمن ئەگە بێت بە لێرە ڕوونکردنەوە بە یەک خولەک ئەگەر بێت ئەم بیر نەکەمەوە ئەوە کۆڕۆنەیە کە هات تەلام چەند چارەسەرشی بدەمێ ڕەوانی ماڵەوەی بکەمەوە و کۆڕۆنەش بی هەن پۆزتیڤ بیتم بەس ئەمن لام هەو نەبوو لەوانەیە ببتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشەکەی بۆ ماڵەوە بۆ چەندی کەسی تر بەڵام ئەگەر ئەمن وەرم گرت تێستم بۆ کرد دووشتم بۆ دەرەچی ئەگە نێگەتیڤ بوو بە دڵنیایی و بەدڵە خۆشەوە ڕەوانەی ماڵەوەی دەکەمەوە تاو چارەسەری دەمێ ئەوەش تەواوەکەیە زۆر باشە لە بینی ئەم هاوینە و بدایەتی پەتاکە لە کۆتایی مانگی سێ و بڵین کە ئێستا بەعزێک کەس بەداخۆ پێڵن شەپۆلی یەکەم چکە هەروایە بزانام هەر ئەوە تەواوکەری ئەوەی ئێستا ڕۆدە تەواوکەری وی پێشووە نیشانەکان فەرقیان هەبوو ئێستا کە ئەمبینی مەسەلەن لەو نیشانانەی دەرەوەی کۆ ئەندامی هەناسە پێشەوەی جوابی ئەو پرسیارت دەمەوە مەسەری ئەو نیشانەن کە باسمان کرد ئێستا لە کۆندامەکانی تر ئەوە ڕێژەیە ینی شەر نییە هەموو نەخۆشە نیشانەکانی هەموو پێکەوە هەبی یان یەکێک ئەگەر ئازاری چی هەبوو یان سکچوونی هەبوو بڵێەوە کۆڕۆنامە ئەوە پێویستی بە لە کۆڵنەوە هەیە جارشت باسی دەکەینەوە لە کۆڵنەوە بەداخۆ لەلای ئێمە زۆر خراپ بوون نەکرا لەسەر کۆڕۆنا زۆر زعیف بوو بەڕاستی چکە ئەو کاتێک لێ کۆڵنەوە بکرا بە لێ کۆڵنەوە پزیشکی دەمازانی کە بەنسبە بە ڕێژەی سەدی چەند کەس ئەو علاماتانی هەبوو چەند کەس نەبووە ئەو کاتی بەرچاوڕوونێکی باشتر دەبوو هەم لە بۆ لانی پەیوەنددار هەم لە بۆ هاوڵەتیانش مەسەلەی نیشانەکان ئەوانی کە باسمان کرد هیچ جیاوازێکم نەدیتە لەوەی کە نیشانێک ئێستا هەبی پێشتر نەبووی تەنها ئەوە نەبی کە ئەوانەی ئێستا بەشی زۆریان نیشانەکانیان تێدایە و هەندێکیان نیشانەکانیان تونترە لەوەی کە لە ماژی سێبچار ئەگەر وەکو نیشانە ئەوانی باسمان کرد هەمان نیشانەیە هیچ لە نیشانەکان زیاد و کەمی نەکردی بەڵام بە نسبەی زیاتر نیشانەکانیان هەیە و تونتریش بەشیان تونتر نیشانەکان دەگرن زۆر باشە دکتۆر ڤاڵ هەر وا بزانم یعنی ئەمڕۆکە بەڕێبەرایەتی تەندروستی هەولێر بڵاوی کردووە لە هێدلاینەکەش ئاماژەمان پێوە لە هەواڵەکەش خوێنمانەوە کە 10 کەسی تر چاک بوونەتەوە خۆشبەختانە پرۆژەی چاکبوونەوە ئەگەر ژمارەکەش کەم بێ ینی سەبوریەکە دڵخۆشیەکە ڕەواندنەوەی
بڵین فشارێکی ئەگەر کەمیش بێ لەسەر نەخۆشخانە و دام و دەستگا تەندروستیەکان یەکێک لەو نەخۆشانە تۆ بە هەمان شێوە دەیناسی دکتۆر هەڤاڵ ماشەڵڵا ئەبێ ئەوانە بینێ ئێستا ناوی نەخۆش نییە چونکە ئێستا چاک بۆتەوە ئەویش کاک بێستونە کاک بێستون ئێوارە باش سڵاوت لێبێ خەبەرە خۆشەکان پێوتوی کە نەتیجەکەت باش بووە دکتۆر هەڤاڵ ئەوە ئێستا لە دەمی ئەوەی بیستم زۆر خۆشحاڵم ڕاستی وڵای ینی کەواتە ینی خەبەرەکە ئەوە بە شێوازێکی تر پێم ویتە من لە دکتۆر هەڤاڵ تێگە دکتۆر هەڤاڵ تۆ بەتەماوی چۆن پێ بڵێ بەڕاستی پاشی بەرنامەی دووبارە تەلەفۆن بێ بکەم بەڵام پێشە من عادەتەن هاوکارانم لە نەخۆشخانەی ئیماراتی ڕێکاری پێویست دەگرنە بەر ڕێکاری پێویست دەگرنە بەر لەوەی کارەکان تاوی ئەوجە خەبەریان بدەنێت لەبەر ئەوەی ئەدڵنیە بە شێوازەکەی خۆت پێی بڵێ وەڵام من وازام تێک مندا خۆش دواتر لە نێوان خۆمان دەبێت زۆر باشە کاک بێستون چەند ڕۆژە لە نەخۆشخانەی ئیماراتی خوێنراوی وەڵا کاک دکتۆر ئەوە نیزگەی 18 ڕۆژە لەیرین 18 ڕۆژە بەڵێ تۆ خۆت ئەزانی لەکوێوە توش بووی ینی هیچ بیرۆکێکت هەیە لەسەر ئەوەی لەبەرچی توش بووی یان بەرکەوتەی خەڵکی تر بووی بەڵێ چۆن من کە گەڕاینەوە بۆ ئەرک لە کاتی ئەرکا بووین من پێشتر هیچ نیشانەوە هیچ نەخۆشیەکم نەبوو کە گەڕاینەوە لەگەڵ هاوڕێکانم هاوڕێیەکان وەزگی زۆر خراپ بوو دوێنێش هەر بەرنامەی هەبوو وەزگی زۆر خراپ بوو کە ڕۆیشت فەخسی کرد دەرکەوت کرۆنەی هەیە کە دەرکەوت کرۆنەی هەیە ئێمەش هەمومان ڕۆیشتین فەخسمان کرد یەکێکیش لەوانە دەرکەوت کە من پۆزەتیفم بەس نیشانە هەستم پێی نەکرد تا دووەم کە ڕۆیشتم فەخسمان کرد پۆزەتیف بوو دوایەوە دووەم ڕۆژ هەستم بە تەنگە نەفەسیە کرد ڕاستی هەستم کرد بێتاقەتە بم بەس دوایەوە دکتۆرەکان هەموو کارمەندەکان ئەو عیلاج و شتانەی کە وەرمان دێت زۆر باش یان تەسیراتی خۆی هەبوو لەخوا بەزیابێ بەس لێرەوە ئەمە شتێ بڵم لەوانەیە هەندێک کەس بڵێ هەربوونی نییە من لەوانەیە چەند کەسێک پەیوەندی پێم کردوتێتی هەربوو من لێرەوە پێیانەڵێم ڕاستی کرۆنە بوونی هەیە کرۆنە شتێکی ڕاستیە من ئەو 18 ڕۆژە لێرە بوومە زۆر شتم بینیوە کاک دکتۆر هەڤاڵی شاگرد توانی کاک بێستون ینی مەسەلەن لەوانەیە چەند ئێمە وەکو پزیشکان یان کەسانی بەرپرسیش تا چەند باسی ئەو بکەن کە ئەم ڤایرەسە وجودی هەیە و عەزێتی هاوڵاتیانەیە بەڵام لەوانەیە ینی کەس بەقەدەر تەسیری ئێوە نییە وەکو تەسیری ئێوە نەبێ بۆی حەزم لێ ینی ئەگەر بە شێوازی قۆناغ بە قۆناغ بێت لە بیدایەتەوە تەنگە نەفەس بووی دوایی لەوێ کاتێک ئاڕۆت داوە دەوروبەرت هەمووی نەخۆشی ترە و ڕۆژ بە ڕۆژ بە چاوی خۆت دایانبینی وا زیاد دەکەن زۆر ڕاستە و چۆن بوو ینی مەسەلەن ئەو شتانەمان زیاتر بۆ باس بکەین من کە لەیرە بووم من لەگەڵ ئەو ڕەفیقەکانم کە لەیرە بوون دوانیان وەزری زۆر خراپ بوو دانەیەکی تەنانەت ئێمە بە تەمای نەبووین ڕاستی یعنی زۆر وەزری وێران بوو دوایەوە هەفتەیەکی ڕێک لەژێر ئۆکسسیجینە بوو ئەوە ئێمە بە چاوی خۆمان بینیمە اینجا لە نەخۆشخانەیەش تەنانەت سێ کەسی زۆر بەداخەوە زۆر بەداخەوە سێ کەس لە پێش چاومان گیانی لەدەستدا ینی ئەوە مەئساتێک بوو من ئەم 18 ڕۆژە کە لەیرە بینیمە قەت لە بیری ناکەم من لێرەوە ڕێنمایی بۆ خەڵکی کوردستان داواکارم تکایان لێەکەم پابندی ڕێنمایەکان بن من 18 ڕۆژە لەیرەم زۆربەی ئێستان چەند نەخۆشیەکەی لەژێر ئۆکسسیجینە یەکێکیان زۆر گەنجیژر تەمەنی 27 ساڵە من ئەمڕۆ ڕۆیشتم یانی ڕاستی زۆر بێتاقەت بوو کە بینیم گەنجێکی وا 27 ساڵە لەژێر ئۆکسسیجینە یعنی ئەوەی کە بینیمە زۆر یعنی شتێکی تریاژیدایە ڕاستی یانی شتێکە قەت لە بیری ناکەمەوە دکتۆر شێروان پرسیارێک هەیە لە کاک بێستون کاک بێستون شەو باش و ئەلحەمدوللە چاک بێەوە زۆر سپاس کە ئینشاڵە پێوە ماڵەوە بە تەمای سەردانی چێ بکەیت چێ سەردانت بکاتن وڵایی من یەکێ لەو بەرنامانە ئاگا لێ بە پرسیارەکە تۆزێ ئەوەی تایە ینی وڵایی من یەکێ لەو بەرنامانم ئەمەوێت جارێ حتا 14 ڕۆژ سەردانی کەس دەکەم
تەواوە واتەڕێن مای پێدراوە چۆن ینی ئەو ماوەی کە دەچی بۆ ماڵەوە مانێ ئەوە نییە ئەلحەمد لە چابووی بەڵام مانێ ئەوە ینی تێکەڵاو بوونت هەبی ئەو ماوەی دەبی ئاگاداری خۆبی بۆ چوادە ڕژە بۆیە پرسیارەکەم زۆرێک لە فێڵی تێدا بوو بەزەمن من وات یەگەیشتم پرسیارەکە کاک بێستون زیاتر بۆ تێستکردنی تۆ نەبوو بۆ تێستکردنی دکتۆر هەڤاڵ بوو بزانێ ئەو نەخۆشانە لێ هەمین خۆیان وەردەگرن بەو شێوەیە وڵا من کاک دکتۆر ئیزافەیەکی ترم هەیە من لەوانەیە هەندێک کەس بڵێ ئەم ماسکە چییە من لەیرە داوا لە هەموو خەڵکی کوردستانەکەم تکایان لێەکەم ئەگەر لەبەر خاتری خۆت نەبێ لەبەر خاتری ئازیزەکان لەبەر خاتری دایکت لەبەر خاتری باوکت لەبەر خاتری منداڵەکان لەبەر خاتری دەوروبەر تکایان لێەکەم ئەو ماسکە بەکاردێنن پابەندی ڕێنمایەکان بن من یعنی ئەو هەژدە ڕۆژە لەیرە بینیمە ینی یاخوا لەی شوێنەکە نەبینم ئەوەی کە لەیرە بینیمە تەنانەت کەسێک کە زۆر ئازیز و زۆر بەڕێز بوودا ینی بەداخەوە کە هاتە مستەشاکە کۆچی دوایی ڕاستی تووشی شتێکی زۆر بێتاقەت بووم ئێشە پیاوێکی بەڕێز بوو چەند ڕۆژێک ماوە کۆچی دوایی کرد ئەوە لە پێش چاوم هەموو شتەکان لە پێش چاومە ڕوویدا هەندێک کەس لەوانەیە ئێستا بمان بینیاڵێک ئەو بەرنامەیە شتێکە تاکە بەو خوایە درۆنە ڕاستە وەڵی سێری دەوروبەرمان بکەین سێری وڵاتەکان کە سێری ئەمریکا کە سێری هەموو دەوروبەری کوردستان کە هەمووی وێران بووە لەخوا بەزیابێ ئێمە باشین بەسی ئێمە ئەبێ پابەندی ڕێنمایەکان تکا لە هەموو هاوڵاتیانەکەم تکا لە هەموو کەسە ئازیزەکان تکاتان یەکەم پابەندی ڕێنمایەکان ئەوەی کە وەزارەتی تەندروستیە بێ لە بەرژەوەندی ئێمەی هاوڵاتیە لە بەرژەوەندی ئەم کوردستانە ئازیزەیە زۆر سپاس کاک بێستون ئەگەر دکتۆر هەواڵ تۆ شتێکی هەبێ یان ئەو دوای قساگەن بێ کاک بێستون زۆر سپاس دوادارم هەر لە خۆشیە بەڵێ ئەمەوێ ئیزافەیەکی تر بوو بۆرە لە کاتانی شەگرم من ئەلەیرەوە دەستخۆشی لە نەخۆشخانەی ئیماراتیەکەم دەستخۆشی لە یەک بە یەک کارمەندەکانەکەم بەڕاستی ماندوو بوون داوام لیانەیە گردنمان ئازاکەن ئەم ماوەیە لەگەڵمانە زۆر ماندوو بوو بەڕاستی پێشمەرگە ئاسان بەڕاستی لە دکتۆرەکانەوە کارمەندەکان هەموویان پێشمەرگە ئاسان ڕاستی جێگەی دەستیان خۆش بێ و سوپاس بۆ تۆش کە ئەوها بە ئەمەک و بەوەفاوە سوپاسیان دەکەی بەڕاستی ئەمە گڕوتینی زیاتریان پێ ئەبەخشێ زۆر سپاس کاک بێستون کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی لە نەخۆشخانەی ئیماراتیەوە بێگومان من دەمەوێت یەک شتی تریش بڵێم ئێوەش تاکیدم هاوڕان ئەو کاک بێستونەی کە ئێمە ئێستا ئەوهای بینین لەخوا بە زیابێت پێەکەنێ و دڵی خۆشە و ئەوانە پێش 5 ڕۆژوانە بووە پێش 4 ڕۆژوانە بووە پێش 10 ڕۆژوانە بووە هەمووی ناخۆشی و خەم و خەفەت و بێجگەلەوەش لەو کاتێککە ئەو قسەیەکە لەونە ئەو نەخۆشخانەیە و ناو نەخۆشخانەکانی تری تایبەت بە کۆڕانە چەندین کەس هەیە دەگرێن چەندین کەس هەیە بێتاقەتن چەندین کەس هەیە لە ژێر ئامێری ئۆکسسیجیندان ئەمانە هەمووی دەبێ واما لێ بکە کە بڵین فعلەن پابندبوونەکە زۆر ئاسانترە وەک لەوەی ئێمە خوانەخواستە بکەوینە ئەو نەخۆشخانانە وانێ دکتۆر شێوان بەدڵنیایەوە ینی جاری پێشوە ڕۆژە و ناخۆشترین ژووری ماڵەکە لە خۆشترین ئۆتێل و خستەخانە خۆشترە کاکتۆر ئەمە ئەرکێک لەسەرمان بمانەوەی نەمانەوەی زیادی کردیا ئەو ئەرکەش ئەگەر 120 ئەو هاوڵاتی بەداخەوە لەبەر هەژاری و نەبوونی نەتوانن ئەرکەکەی جێبەجێکەن ئەویش ئەوەیە خۆ پاراستن بەکارهێنانی دەستکێش و ماسک و ئەو چتانەیە 180دی لەو بڕواایمە توانای هەبیتن ینی ئەوەی بکاتن تازە بمانوێ نەمانێت ئەمن نمونەی بە بەرچاو بدەمێت کە برن ئاسان بیتن چەند ساڵ پێش ئێستا کەسمان مۆبایلمان نەبوو ئێستا هەیتمان تایبەتی لە دوای 2005 بە شێوەیەکی بەربڵ ئێستا بابرێن زۆری ماڵەکان هەندێک مەسرفیان زیادی کردیە بەکڕینی کارتی چێ برێن مۆبایل و یان ئینتەرنێتی ماڵەوە زیادی کردیە دەڵێن بەداخەوە بەس ئێستا ئەرکە چ کەشمە هاتە سەر مەسرفە چ کەشمە هاتە سەر بەڕاستی لەوانەیە لۆ هەندێک کەسان هەر هیچ نەبیتن کەمبی لۆ هەندێک کەسان زۆر بیتم بۆیە دەبی ڕێگایەکی ببینەوە کەەوە خۆت بپارێزی کەم بڕۆ دەرێ ئەگەر پێویستی کرد بە هەرچی شێوەیەک بیتن خۆت بپارێزە ئەگەر یانی چێ شوێنی قەرەبارغیش ئاگاداری هەناسەدان بە ئاگدار ئەو شوێنانە بە چ
چونکو ئەگەر وەنەکەی یان دەبی هۆکار بۆ ئەوەی خەڵچکە توشببی یان لە خەڵچکە دەگریەوە حەز دەکەن هەمومان ئەو کەسانە ببینن چابووینەوە بە ڕۆژ خۆش بە تەندروستەشی باش قسەمان لەگەرەکەن بەسەرکو تۆش ئاماژە پێدا سەرەتایەکەی لە نەخۆشخانەی شتی زۆر ناخۆش دەبینی و لەوانەیە تووشی کێشی تەنگەنەفەسی ئەو شتانەبی ئیشاڵە کەس توش نابیتن. پابندیەکان لای تۆ چی دەگەێنێ؟ بەڕاستی پابندیەکان پێشتری باسمان کرد ینی کاگوێسمیش سشت جوانی کرد کە ئەگەر هیچ نەبی ئەو پابندیانە لەبەر خاتری ئەزیزان لە خاتر و خۆشەویستان بە تایبەتی ئەوانی کە لەمارێ داک و باوی بەتەمەنیان هەیە نەخۆشی درێژخانی لەگەر بەڕاستی ئەوانە زۆر زۆر پێویسترە کە خۆیان پارێزن پابند بن بەڕێنماییەکان لەوەی کە لە کەسی شتیر کە کەسی بەتەمە بە ساڵەچووی لەمانە نەبیتن لەبەرەوە بەڕاستی زۆر زۆر پێویستە ئەوەی کاکتۆرش باسی کرد ڕاستە ئەرکێک زیاد دەبیتن بەڵام ئەو واقعەکە کەسمە ناتوانین دەستی ڕابکەین بەڕاستی لەوانەیە چەندین ساڵی تر و بارودۆخە بۆ شێوەی بەردەوام بی هەروەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش باسی کرد زۆربەی زانە جیهانیەکان باسی دەکەن کە لەوانێت چەندین ساڵی تر کۆڕۆنا بەردەوام بی شەرتنی لەگەڵ هاتنی ڤاکسین دەکاتۆر تازە ینی دەبی وادانێن تازە ئەوە لەگەڵمانە کۆڕۆن لەگەڵمانە هەواڵی خۆشەیە کە دەربارەی ڤاکسین و لەوانەیە من حەزم لێ بەهۆی ینی بزانین لەسەر پابند بوونەکە بە تایبەتی پابندبوونی بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان یان دروستکردنی خەرەباڵغی یان هاتوچۆیەکی زیاد لە پێویست یعنی بە تایبەتی لە پارێزگای سلێمانی هاوکارانم چوونە چەند شوێنێکیان بینیەوە بۆ نمونە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆڕۆناڵێت بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیانەوە کۆڕۆنا خۆی سەلمان تەندروستی سلێمانیش ئەڵێت نزیکەی 20 توش بووی ڤایرەسی کۆڕۆنا تەندروستیان ناجێگیرە کە ئەمەش بۆ کوتمان هەتا ژمارە زۆر ناکە و ئێستا ئەو 20 کەسە لە ژێر چاودێری چڕی پزیشکیدا. بازاری سلێمانی وەک ڕۆژێکی ئاسایی ژیان بەسەر دەبات. مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو شوێنێک هەیە، بەڵام وەک دەبینرێت کەمترین هاوڵاتی پابندی ڕێنماییەکان و دەستکێش و دەمامک وەک پێویست بەکار ناهێنرێت و قەرەباڵغی وەک جاران ئاساییە. ئەمەش لە کاتێکدا لە ماوەی 24 کاتژمێردا 25 حاڵەتی گیان لە دەستدان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کراون. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئێستا 15 بۆ 20 توشبووباری تەندروستیان جێگیر نییە و ژوورێکی ئەمەلیاتی بەپەلیان دروست کردووە بۆ کۆکردنەوەی هەموو ئەو توشبوانە لە شوێنێکدا بۆ ئەوەی بە وردی چاودێریان بکەن. استراتیژەتی چارەسەرمان گۆڕیوە ئێمە دووسێ قۆناغمان داناوە بۆ ئەوە دووسێ نەخۆشخانەشمان بە پێی خۆناغی نەخۆشەکە جیا کردوتەوە بۆ نمونە ئێستاوانەی کە هیچ نیشانەیەکیان نییە لە میوانخانەکان گلمانداونەتەوە و چاودێری باری تەندروستیان لە ڕێگە تیمێکی پزیشکیەوە ئەکرێت و تیمێکی تەندروستی تا ئەو کاتەی خود ئەبنەوە بە نێگەتیڤیان ئەگەر خوا نەخواستە نیشانیان لێ ڕوودا ئەنگوازینەوە بۆ نەخۆشخانەیشتر نەخۆشخانەی شەهید دکتۆرەیە منمان بۆ ئەم قۆناغە ئامادە کردووە بۆ نەخۆشی لە بینی قۆناغی بیدایەتی واتە هێواش و مام ناوەند. دوای ئەوە قۆناغە سەختەکە دێکە نەخۆشخانەی شەهید دکتۆر ئاسۆمان بۆ هەموو ئەو نەخۆشانە ئامادە کردووە کە باری تەندروستیان سەخت و دژوارە و ئەوەی کە ئێستا شێ نەخۆشخانەی شەی تاری ئەلیوالی بەک لە سەرچنار ئەەکەین بە شوێنی ئەوەی کە گومانەکرێت یا خود ئەڵێن بەرکەوتەی ئەوانن هەستەکەین کە هەڵگری ڤایرۆسەکەی. بەشێک لە هاوڵاتیان و کەناڵی ڕاگەیاندن و لایانی دیاریکراو نازانستیانە باسییان لە ڤایرۆسی کۆرۆنا دەکرد و خەڵکیان لە پابندبوون بە ڕێنماییەکان سارد کردەوە. پزیشکێکی پسپۆر دەڵێت ئەو هۆکارە و پابند نەبوونی بەشێک لە هاوڵاتیان وای کرد کۆرۆنا خۆی بسەلمێنێت. ژمارەیەکی تەواو زۆر لە ناو خەڵکە هەڵگری ڤایرۆسەکەن و کاتێک ئەمانە هەڵگرن بێگومان مامەڵە لەگەڵ خەڵکانی تریشەکەن ئەوسا گروپی مەترسیەکان زۆرتر تووشی حاڵەتەکە ئەبن و لەو حاڵەتەشە ئەوانەی بەداخەوە کە گروپی مەترسین نیشانەکانیان زووتر لەسەر دەرەکەوێ و نیشانەکانیان توند ئەبێ و بەداخەوە ئەگاتە گیان لە دەستدان یعنی بێگومان گیان لە دەستدان ڕێژەیە. بەپێی ئامارێکی وەزارەتی تەندروستی لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 5 حاڵەتی گیان لە دەستدان بەهۆی کۆرۆناوە لە سلێمانی تۆمار کراون. هاوکات 91 حاڵەتی نوێی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگەیەندرا کە 67 توشبوویان لە ناو سەنتەری پارێزگای سلێمانین. هاوژین جەمال، کوردستان 24
سلێمانی. دکتۆر هەواڵ پاکێجەکەی سلێمانی بینیم بەس من حەزم لێ پێش ئەو پرسیارە بکەم 20 کەس بارودۆخیان ناجێگیرە و لە ژێر ئامێری هەناسەدانی دەستگەن باسی ئەومان کرد ئامێرەکە ئاسان نییە باسی ئەومان کرد لەوانەیە ژماری ئەو کەسانی کە ئامێرەکانیش ئیش پێ دەکەن بەڵکەم بێ بەڵام ئەو کەسانی کە لە ژێر ئامێری هەناسەی دەستکردن ئاگیان لە خۆیان یان ئاگیان لە خۆیان نیانی مەسەلەن حاڵەتەکانیان چۆنە بەڵێ بەنسبەتەوانی دەکەونە ژێر ئامێری هەناسەدانی دەستکرد دوو زۆر هەندێکیان ئەوەی کە وەکو سیپاپ ئەوی شەر ئامێری هەناسەدانی دەستکردە کە بە زەخت ئۆکسجین بۆ دەنێری بۆەوەی تەواو ئۆکسجین بگاتە هەموو بەشەکانی سیەکانی بکرێتەوە ئەویان هۆشی لە خۆی بڵێ ئەوانە سیپاپەکان بۆ ئامێرەکان بۆدا دەنرێتن هۆشیان لە خۆیان بەڵام قۆناغی دوای ئەوەی کە تحملی ئەوەشی نەکرد و کە باری تەندروستی بەرەو باشی نەچوو یان بەرەو خراپتر چوو با بڵێن لەو حالەتە دەکەونە ژێر بەنز دەکرێن بەنزی عام و لە ژێر ئامێری هەناسەدانی دەستکرد ئەوانە هۆشیان لە خۆیان نییە هیچ ئاگاداری بابەتەکە نینە لە ڕووی میکانیکیەوە بەکارهێنانی ئەو ئامێرانە ینی ئەو ئامێرە پیس ناکە یان مەسەلەن بە شێوەک لە شێوەکان نابێتە هۆی ئەوەی کە کۆڕۆناکە زیاتر چکە من لە بازێک لە پزیشکانی بێهۆشکاری جۆم لێ بۆ دەڵێ هەندێک حاڵەتیان لەوانەیە ئێمە نەتوانین ئامێرەکەشی بۆ دانین چکە ناوسیەکانی بە شێوەیەک تووشی ئیلتیهاب و هەوکردن بووە بڵێ ئەوەش لە ڕووی زانستیەوە پزیشکی پسپۆڕی چاودێری چڕی هەناسەدان ئەو بڕیار دەداتن پاش ئەو چەند فەحسێکی بۆ دەکاتن وەپەی فەحسی سەری وەپەی هەندێک فەحسی ئەشعە بێتن چه فەحسی خوێن بێتن قەرار دەداتن کە ئایا ئەوە سوود لەوە وەردەگرێت کە بەنز بکرێت و بخر بەتەواوی بخرێتە ژێر ئامێری هەناسەدانی دەستکرد یاخودنا یان ئایا تەنها بەوەی کە نیو ئامێر یان وەکو بەڵێن نیو ئامێرێک دەکات تقریبن ئەوەی کە باسم کرد لەسەر سیپاپەکەی ئەو قەرار دەداتن فعلا هەندێکیان ینی دەکەوتە بارودۆخێکی وە کە سوودی لێ وەرناگرێت هیچ ئیسفادەگی نیە تەنها ئەوەندەیە کە لەوانی نەخۆشکە زیێتی زیاتر بخوا جگە لەو ڕستکە زۆرش کە دەکرێتن لە پزیشکان و کارمەدان بەڕاستی لێرە گرفتێکی تر وەکو پێشتر باسمان کرد ینی ژێرخانی ئابووری تەندروستی ئێمە بەڕاستی لە ئاستی پێویستدانە ژمارەی ئەو پزیشکانەی پزیشکی پسپۆڕی چاودێری چڕی هەناسەدان لە کوردستان یەکجار کەمە لەبەرەوە بەڕاستی ئیشەکان زەحمەتە لەبەر ئەوەی ئەرکێکی زۆریان لەسەر خەفاراتیان زۆرە لە هەموو شوێنەکان زۆر کەس ناچی تەقدیمی ئەو فەرع ناکاتن و بەداخۆشتاوە کەستا پلانێک نەبوو بۆی بتوانن بە هەر شێوەیەک بێ دعم بکرێت یاخود تەشجیعکردنەکە بێت بۆی ئەو فەرع ژمارەی پزیشکانی پسپۆڕ زیاتر بێتن بۆ ئەوی لە کاتی پێویست لە ڕۆژێکی ئەوها کە پێویستمان زۆر پێیان دەبیتن بتوانین سوودیان لێ وەربگرین ئەو پاکێجێکی ئێستا لە سلێمانی بینی دکتۆر هێرشیش کە ینی هەر لە دەموچاوی دیار بوو فەقیرە کە وەزعەکە زۆر خراپ بووە ناو بازاڕەکە سەرنجی ڕاکێشای کاکتور ئەو خاڵی ئەمە لەسەر ئیشی دەکەن بەڕاستی ینی هاپیشەکانیشمان لە شاری سلێمانی بەدەستخۆشیەوە هیچ تەقسیریان نەکردی لەو بوارێنی چەندین جار بە زۆر بەڕاشکاوانە حتا بە شێوەی ئەوەی کاکە بترسێن ینی لەسەرەوە لە ئیدارەتە خوارگوتەوە بەرەو ئیتاالێ دەچین یان لەو دێ زیاتر چبرێن هەموو تشیان گوتیە مانای چێمانەوەیە یەک پێیان گوتینە مەترسەکە زۆرە ئاگاداری خۆتان بن دووش یعنی گوتیتیان ئەمە توانای چارەسەرکردن و پێشوازی و بابلن حتا چارەسەری چڕ و ئەو شتانە سنووردارە واتە ئەو توانایەمان نییە کە وڵاتێک وەکو ئیتالیا بەو توانایە زەبەلاحی بڕوخێتن سیستمەکەی وەکو ئیسپانی بە چ حاڵەکێتە هاتەوە سەرپێی یعنی وەکو بڵێ بە لەقەلەقە توانامان نییە ئەو قسە بەردەوامیش پزیشکانمان بن بەدڵنیاییەوە ئەوەی لە سلێمانی ڕوودات لە هەولێر لە سلێمانی زۆر بەداخەوە ینی دوو پزیشک ئەمە یەک لە سلێمانی یەک لە هەولێر ینی توش بوون ئەوە مانای گەلە زۆرە طبعاً هەموو هاوڵاتیەک ینی توانای خۆی هەیە و ڕێزی خۆی هەیە و بەهای خۆی هەیە لە کۆمەلگا لێرە ئەمە مانایەوەنی ئەمە ئەو جیاوازکاری بکەم نێوان پزیشک و هاوڵاتیەکی ئاسایی بەڵام ئەو پزیشکە توانایەکی هەیە لەو ڕۆژە زۆر پێویستمان بۆ توانایی هەیە زۆر باش ناتان یەکەچکە دروستکەین ئەو توانای هەبی بە ئاسانی وەختە کوماندیبوونێکی زۆری دەوێت بە چەندین ساڵ ئەو دوو پزیشکە دروستکراینە
خوش شوێوان و شوێ هەموو لایەک و هەموو هاوڵاتێکی براتە انشاءله بزیشکان و زۆربین ئافر زورم بە مەسلەی ئەوەی کە سلێمانی بەڕاستی حواڵشتری هەبوو کە حتا ئەوڕۆ ئۆکسسیجین نقصی ئۆکسسیجینیان هەبوو بەڵێ لەبەرەوەی دوو بابن کارگیان هەیە لە سلێمانی یەکەیان حکمی ئەوی تر ئەهلیە حکومیەکە ڕۆژانە توانای 50 تا 100 بتڵ ئۆکسسیجین هێتوان بەرهەمێنن و ئاهلیەکەشە حکومیەکە لە توانای دەرچووە کە بتوانانی لەوە زیاتر بتڵ ئۆکسسیجین لە بۆ خەسخانەکان بنێریت ئەوەی لە ماوەی سنووردارە بەڵێ ئەوەی کە ئەگەر هەڵە لە ماوەی 12 کاتژمێر 100 بتڵ ئۆکسسیجین سرف کرا بەوانی کە پێویستم بە ئۆکسسیجین بە کە ئەوە لێرە گرفتەکە دەستی پێکرد لە ئۆکسسیجین و دەستی پێکرد کە سەرکی ترین بەڵێن چارەسەر بۆ توشبانی کۆڕۆنا بەڕاستی ئەگەر بەو شێوەیە بڕاتن مەساد دەبێتن ینی دوو خەڵکی بوونەتە دوو بەشەوە بەشێکیان وەکووتمان باوەڕیان پێنی بەشێکی کەش کە بە جددی وەریگرتو ئەمڕۆ هاوکارمان هاوکار فەرهات بە ئیشێکی تر لە بازار بووە چەند وێنەیەکی گرتووە حەزمێ دکتۆرە باڵە گرتوۆش کورسیەکەت لە ناو بازاری شاری لێ کۆمەڵە وێنەی زۆری گرتبوو بەڵام چەند وێنەیەکمان لێ هەڵبژاردووە ئەمە دیارە خێزانێکن چوونەتە پیاسە لە بازار تێبینی ئێوە حەزم لێگە کۆمنتەکانتان هەبوو لەگەر ڕسم بە ڕسم بڵێن جێگای دەستخۆشیە بەڵام دەست کێشیان نییە بەس دەستکێشیان نییە دەستکێشیان نییە ئەویش دکتۆر یعنیەوە چەند لەدا ئەگەر دەست خۆیان جوان بشۆن دەستکاری ئەو سێ گۆشەی نەکەن چاو لوت و دەمیان دەتوانین هەشتی بدەینی بڕوای من دەستچێت زۆر گرنگە بەڕاستی چکە گواستنەوەی ڤایرۆسەکە زۆربەی جار لە شوێنێک گۆشێنێک بۆ دەمسا لە ڕێگە دەستەوە دەبێت ئەو کاکەیە ماسکەکەی N95 ویژە بەڵام دەستیشی دیارنی بۆ دەستکێشۆبی ڕخنەی دکتۆر هەڤاڵی ئەوەی ئەم لاترەوە کە تۆزێک بە غێمی دەرچووە ماسکەکەی لە خوارەوە نیە ماسکی هەیە بەڵام نەیبەستووە ینی ئەوە نیوە باوەڕی پێوە نوێژ باوەڕی پێنیە فامە دەبی بەڕاستی هەڵ بدەین کەسانی ئەوە تاو قەنەعاتی بێتن کە باوەڕی بە مۆزوعەکەی بێ ئەوی کاکتور باسی کرد بە قەنەعاتەوە ئیشەکەی ئەو کێشەمان هەیە ینی ماسک حەزم دەکرد پرسیارێک لەو هاوڵاتیان نەکرابایە بۆچی ماسکت دانایە چکە من دوو وەڵام ئەوڕۆ وەرگرتیە یەک لە ترسی با بڵێن لێ پێچینەوە لە بە خاتری تو دکتۆر دامنایە ئەو دووەم ناوێ من دەمەوێتم ئەگە داینابی بە قەنەعەت بۆ خۆ پاراستن بەڵام هەر نەتیجەی دەبێت گەر بە لێ پێچینەوە کاتەوە ئەمە بمانەوێت کۆمەلگای کوردی بە شەو ڕۆژەشی وەکو یابان و سین و کۆریا لێ بکەن کە ئەوە لە مێژە دەستیان پێکردیە ئەوە ناکرێت بەڵام ئەگە کێرڤەکەی ژمارەی ئەوانەی کە خۆپاراستن دەکەن و پێداویستەکان بەکاردێن ئەگە ڕۆژ بە ڕۆژ وەکووانەکانی کۆڕۆنا یەک لەو شتانە ئێمە بتوانین خەڵکی خۆمان فێرکەین وێنەیەکی تر هەیە ببوورە پێت دەبڕم دکتۆر شێرۆ حەزم لە وێنەکان زیاتر ئەوە بکەین ئەم وێنەی ئەم نازم دکتۆر دکتۆر هەڤاڵ نۆدا وەڵای ئەوە تاوانی دەستچێش و ماچی هەیە پیاوانی پاراستنی ئەمنیەت و ڕێکاری لە ناو وڵاتەکەمان برایانی پۆلیس دەستیان خۆش زۆر باش زۆر باش ئەویش بە هەمان شێوە زۆر باش بەس دەستمان لێ دیار دەستمان لێ دیار نییەەوە ئەم شێوازی بەستنی ماسکی ئەم مامەیە ئێستا ئەوە لە چه حاڵەتێکە ینی مەسەلەن خۆ فەقیرە لەوانەیە پێیوترا بێ ماسک ببەستە بەس لەوانەیە شێوازەکەشی وەکو پێویست نەزانێت و نەشزانێ گرنگی ماسکەکە داپۆشی دەم و لوت هەردووشێ ئەو زانستیەوە معلوماتی تاوی نەبی ئەمن حەز ناکەم گلەی لە کەسیان بکەم منیش دەکەم دەستیان بگرین و بە جددی پیشاندانی ئەو وێنێژ ئێستا ئەو باوکو ئەو خانمە ئەو کەسە کە ئەستا ئەو هەڵە بازارن دەستکێشیان لەوەیە بڕوا بکە یعنی مەسرەفە لە سەریان تێچووی هەبووە لە ڕووی ئابووری و کاریگەری بەڵام مادام ئیشیان بە بازارڕە مەجبورن من قەت لەگەڵ گلەیەوە بە هیچ شێوێک پیشاندانی ئەو وێنانش من لێرە مەمنونی ئەوم کە فرسەتێکی داوات ئێمە کە قسەیەکی لەسەر بکەین بۆی خەڵکێکی تر بەڕێوانێ یەک لە ینی ئامانجی ئەو پرۆگرامانە ئەوەیە پێیان بڵێن چۆن بەکاربینن ئەمن ئەوڕۆ چەند کێشەکەم هەبوو یەک لەوانە مەسەرن دووسێ نەخۆشیان گوتیان تەنگە نەفەس دەبین ناتوانین ئەوەی بەکاربین
ئەوەی کە بە چای خۆم دیتم یەکێک ئەو دەستکێشی لە دەست کرد گوتی دکتۆر باوەڕ دەکەی یەکەم جارە لە تەمەنمدا لە ژیانمدا دەستکێشی بۆ بکەم ئەو ئەمە یەکەم جارمانەیە کە ئێمە مەسەرەن یەکەم جار هەر بەجددی شۆفێرە باش نەبووی بۆ نمونە ئەو نوع پرسیارە زۆرە بۆیە بگورە پێ دەمڕم دەڵێ تەنگە نەفەسە ئەو چار چییە؟ ئەوە والله ڕانەهاتنە یان فعلن ئەوەی کە تێبینیم کرد ئێستا لە یابان لە سین باوی ماسکی تایبەتیان دروست کردی یەک بۆ هاوین دوو بۆ ئەو کەسانی کەس بە تەنگە نەفەسی دەکەن ئەنی تەکنۆلۆژیایەک چەند لە ناودانایەکەوە یارمەتی دەربی لە بۆ ئەو بابەتێ ئەنی من چی لە بکەم لێ دکتۆر دەخن چی بخن کام دکتۆر هەڤاڵ ئەو کاکە ئیشی پاراکە ئەوە زۆر گرنگە ئەو دەستکێشی چەند بگۆڕێت خۆی ئەگەر لە ینی لە ڕوو زانستیەکەوە تەمەشای بکەین کە تام لەگەر هەر کەسێک دەکاتن پارەکەی دەدات و لە یەکێککە پێش ئەوەی تام لەگەی کەچکە بکە پێویستی دەستچێشەکەی بگۆڕی یان تاقیمی بکاتەوە ئەگەر نەشتوانی بگۆڕی هەمان دەستچێش دەتوانانی بە جوانی ئەگەر شێوە زانستیەکە دەزانی تاقیم بکاتە لەوە ئی کەسێک لە بۆ کەسی شتێر نەگوازێتەوە بەڵام تو کە ئەگەر یەک دەستچێش تام لەگەر ئەو هەم کەسێک بکەیت لەوانەیە ڤایرۆسەکە بسڕێنەوە لە بۆ هەر هەمیان لەبەرەوە دەبێت بگۆڕی لەگەر هەر کەسێک بەڵام ئەوش سەوە دەکەم زەحمەت بی لە بۆی نتوانانی هەرکەچی زۆر بی لەسەری بەڕاستی ئەوە ینی من ویستم لەسەری قسە بکەم بەس ڕۆژێکی بەڕێز بوو دەستکێشی بە کریستال ئەو کوڕە خۆزە ئەو منداڵە جوانە لەوێ بەبێ دەستکێش بەبێ ماسک پێویستە ینی لە گەورەترن پێی بڵێن ئەویش ماسکەکەی پسکۆلە کردێتەوە ماشەڵڵا وێنانە بەڕاستی هیوا بەخشن شخصی خۆم پیشاندانی وێنەکان تەنها و تەنها لەسەر ئەو ڕستمی تێبینێکتێ ئەوەشیان دەستی دەستدان ماسک ئەگەر دەستچێش هەتا دەستچێشی زۆر هەڵەیە بەڕاستی کلوانی ئەو ڤایرۆسەت و نەقل دەکەی ڕێەکەی زۆر بۆ کوردەکەی زۆر ئاسان دەبی لەوە بستە ڕێی هەناس ئێستا بە یەک ماسک ئەو دوو خاتونە هەردووشان پارێزراوە بن ئەو نەیداتە ئەوش بیدات بە یەک ماسک نەخێر ڕێژەکەم دەبتەوە لەوەی کە هەردووشان بێ ماسک بن ئەوەی تر کە ماسکەی نەبەستایە لەوان نەقلی بکە لە بۆ ئەوینی نسبەکە زیاتر دەبی بەڵام هەر باشتر هیچ تەنها و تەنها چکە هەمان ئێستا ئەوە چایخانەی هەم دیسان کاکتۆرەگەر بەگەشتبینیەکی تەمەشاکەین ئەگە با بڵێن ئێستا ئەوڕۆ هەفتی سێ 2020 بوو ئەگە وێنەی هەولێر هەمووی بگرین ئی حوتی سێ 2019 بەراوردش بکەن لەگەرەوەی جیاوازش یەکجار زۆری هەیە ئەوە یعنی با بە گەشتبین تەمەشاکەین کە گەشتبین بیبشکەم بەرەو پێش دەچی دووەم ئەگەر پار ساڵ مەسەن ئەمن و ئەتوو کاکتۆریان بریت باال لە سنتەرێک پزیکی لە نەخۆشخانەك لە عیادەکان با بڵێن بەو نۆت پێ لێرە ئەو ئاگادارکردنەوەش لەوانە بوو بیان پرس بە دکتۆرەوە لەوە دەترسیەوە چت کردیە هەر مانجی یەک و دوو شتی وایان دەبوت لە ئەو ساڵ بەس ئەوڕۆ دیکتێبینم کرد یان شتێکی زۆر باشدا بوو دکتۆر پێ دەچی ئەو جارە نەخۆشیەکە بە تەواوی بی کە ئینەمە ئەوەی ڕۆیشت یعنی بەتەواوی ئەوە شتێکی زۆر باشە یعنی ئێستا خەڵکەکە تێگەیش کاکە ئەوە بە تەواویە و توش دەبی و لەوانەیە مەترسی بکەوتە سەر ژیانت حاڵەتێکی تریشمان هەیە بەڕاستی دروستبوونی قەرەباڵغی لە بەردەم ئەو شوێنانەی ئینتر ئایا چارەسەرە مەعاملاتە ئەوەیە ینی ڕێگاکانی ئەو نوع کۆنتترۆلکردنە چکە بەڕاستی ئەو کێشەیە بەخوا کاکتۆر پێش ئەوی بێمە ستۆدیۆی لە بۆ لە فەی لە سەشێستی لەوەی قەرەباڕترم دیت لە بە دۆندرمەی لەوەی زۆر قەرەباڕتر ینی پارەکەت دانیە بە شێوازە کەمێک دوورکەوە بە چای خۆم چیلانی پەیوەنددارە کاکتۆر و دوێنێ بزانم ژمارەی زۆر ئیزراعات کراوە بەڵام دەبێت تونتر بن ڕاست لەگەر ئەو کەسانی کە پابند نابن خاستن شوێنە گشتەکان یان کە خەڵکەشی زۆر لێ ئێمە ئەو شتەی فێربوون ینی قەرەباڕغی بەشکەم ئەمن زووتر بەبەرم دەکەوی حەلیشی هەیە چارەسەری هەیە ینی با بڵێن ئەگەر بە شێوەک لە شێوەکان دەتوانی کەمیکەوە لەوانێ ینی ئەستەمبی بیکێ بە سفر هیچ نەبینێ قەرەباڕغی بەڵام خۆ لە جیهانش ئەو شتە هەیە بەمە بەس باسی ملت خۆمان نەکەین لە شوێنەکانیش ئەو شتە هەیە بەسە ڕێنمای ڕێک دەخرێت حتا لەسەر ینی ئێمە ئێستا چەند بمانەوێ باز لە پابندی هاوڵاتیان بکەین لەوانی ڕۆژانە چەندین ڤیددیو وێنەی تازەشمان دەستکەوێت ئێمە بەڵێنیش دەدەین وەکو کۆڤید-19 وەکو دەستگای کوردستان 24 بەردەوام وەکو
هاوبەشێک لە بڵاوکردنەوەی بە هاوکاری ئێوە بە هاوکاری هەموو ئەو هاوکارە ئازیزانەمان کە بەردەوام لە جادەکانان توانین شتی زیاتر بگەین بە خەڵک دواوتەی تۆ ئەمشێم شەو ئەگەر ڕۆژێک نەخۆشتان کەم ینی دیتان نەخۆش کەمە لە شارێک ئەوەمانێ ئەوە نیە کۆنتترۆل کرایە کە نەخۆشەکەش ژمارەی زۆرمان جێلێ بوو بترسن مەسەرەن ئەگەر 100 کەسەکرد بوو پۆزتیف لە هەرێمی کوردستان هەریەکەچیان دوو کەسیان توش کردبی ئاگادار بن 200 400 600 کەسە چکەش هەیە 800 کەسە چکەش هەیە بۆیە زیاتر خۆتان بپارێزن بەبوونی هیچ کەسێکیش مانای نییە چکە لەوانەیە هێشتان هەڵگەرەکان تووشی نیشانێ نەبوونا دیسان زیاد خۆتان پارێزم پێ گەورە دەبین پێ سەرکەوتوو دەبین و ئەو بابرێن هەڵکشانش ئینشاڵڵە کۆتایی دێتن و دەگەینە قۆناغێکە بتوانین بەبێ ئەو دەستکێش و ماسکە ژیانی خۆمان بەسە بشین بەم دو پرسیار لە جەنابەت بکەم لە من مەجالت هەر نەدا ئەوە پرسیاری نەخۆشێکە یاوانی کە توش کۆڕۆنا بوونا ئۆڕۆدەی کردم من جەنابیش وەکو پزیشکێکی پسپۆڕی نەخۆشەکان و نەشتەرگەری گوسیلۆ کۆندامی میز بەڕاستی گوتی دکتۆرە پرسیاری لێکردم گوتی جیم لێ بۆ دەرێن کۆڕۆنا کاریگەری هەیە لەسەر نەزۆچی لە هەردوو ڕەگەز ئەوانە کە توش دەبن لە مستەقبل لەوانێت تووشی نەزۆچی بن زیاتر سپۆری جەنابەوە چەند علاقی بە و لە ڕووی ئەپدەیت ئەو بۆ ئەو نەخۆشە و بۆ هەموو ئەو هاوڵاتیانش کە منیش مادام وەڵامەکە دەکەمە پەیامی کۆتایی دەربارەی نەزۆکی کاریگەری ڤایرەسی کۆڕۆنای نوێ لەسەر نەزۆکی بێگومان ئەم ڤایرەسە ڤایرەسێکی نوێ و بە هەمان شێوە کاریگەریەکانی هێشتا وازەح نییە بەڵام چەند لێکۆڵینەوەیەکی سەرەتایی و هەروەها ئەو لێکۆڵینەوانی کە لەسەر کۆڕۆنا ینی خێزانی ئەم ڤایرەسەکراوە دەرکەوتووە بەڵێ لەبەر ئەوەی کە لە کاتی توشبوون بەم ڤایرەسە بەشێکی زۆریان پلەی گەرمی لەشیان بەرزەبێتەوە و ئەو ئەندامانەی کە بەرپرسن لە دروستکردنی تۆ کە گونەکانن لە دەرەوەی جەستەی ئەو کەسەدایە وای لێ دەکات کە پلەی گەرمیەکەی بەرز بێتەوە دەڵێن هەندێک حاڵەت هەبووە کاریگەری هەبووە لە ماوەی توشبوونەکەی بۆ ماوەی چەند هەفتەیەکیش لە دوای توشبوونەکەی بەڵام تا ئێستا داتاکان لەبەردەست نییە بەڵام ئەگەر هەیە ئەگەر بمانەوێت نەوە بخەینەوە ئەوێ لە ئێستا خۆمان بپارێزین چکە لەوانەیە ئەم ڤایرەسە بە شێوێک لە شێوەکان کاریگەریمان لێ بکات سپاس بۆ دکتۆر هەواڵ سپاس بۆ شێوان هیوادارم هەموو لایەکتان هەر تەندروست و بمێنن بە خێر و خۆشی.